یانەی حودودی شاری بەغدا بە مەبەستی کەمپێکی مەشق و ڕاهێنان ڕووی لە هەولێر کردووە وەک ئامادەکاری بۆ خولی نایابی عێراق. تیپەکە ماوەی 2 هەفتە لە هەولێر لە نێو کەمپە مەشقەکەی دەمێنێتەوە. مزەفەر جەباری ڕاهێنەری تیپەکە ماوەی 10 ساڵە لە هەولێر دەژی، هەر بۆیە لابری میسر و تورکیا هەولێری هەڵبژارد بۆ کەمپە مەشقەکەی وەک ساڵانی ڕابردوو. بدينا الاعداد في اقليم كردستان دەستمان کرد بە ئامادەکاری لە هەرێمی کوردستان. هەولێرمان هەڵبژارد لە بری قاهیرە و تورکیا. من 10 ساڵە لێرە دەژیم. دەزانم هەولێر گونجاوترە بۆ ئێمە لە دەرەوەی عێراق. ڕۆژانە لە 3 کاتی جیاواز مەشقەکان ئەنجام دەدەین. یاری دۆستانەش دەکەین. حەزمان دەکرد یانەکانی ئێرەش ئامادەبان. تاوەکو یاری دۆستانەمان لەگەڵ کردبان وەکو ساڵانی ڕابردوو. تیپەکەمان ئامادەیە ئینشاءڵڵا. 2 یاریزانی پیشەگەرمان هەیە. یاریزانێکی نێزیری و یاریزانێکی کۆتیڤاریشمان هەیە. خلال هاي الفترة كانت 3 وحدات تدريبية الأسبوع الأول. یانەی حودود پارێزگاری لە زۆربەی یاریزانەکانی وەرزی ڕابردووی کردووە و تەنها گۆڕانکاری لە چەند یاریزانێکی کەمی کردووە و 2 یاریزانی پیشەگەریشی هێناوە تا ڕیزەکانی کە تاوەکو ئێستا پەیوەندیان بە مەشقەکانی یانەکەوە نەکردووە. تعرف فريقنا داخل معسكر تدريبي لمدة أسبوعين بمدينة أربيل. دەزانی کە تیپەکەمان لە نێو کەمپێکی مەشقا بۆ 2 هەفتە لە هەولێر. هەفتەی یەکەمان تێپەڕا. بێگومان سوودەکەی بەرزبوونەوەی توانای جەستەییمان بوو. پێش چوونە نێو خول. لە هەفتەی دووەمیش سەیاری دۆستانە بەرامبەر هەولێر و نەفتی میسان و نەفتی وەسەد ئەنجام دەدەین و چوارشەممەش 4ەم یاری و دواتر دەگەڕێینەوە بەغدا. ئامانجمان ئەوەیە ژمارەیەکی قورس بێنین لە خول و لە دەیانەیەکەمەکە بین. القدير كابتن مظفر جبار والمساعدين بەتوانای مزەفەر جەباری ڕاهێنەر و یاریدەدەرەکانی توانیمان کەمپە مەشقەکەمان لە هەولێر ئەنجام بدەین. ئینشاءڵڵا ئامادەین تیپێکی ژمارەی قورس بین لە خولی عێراق. هەر وەک دەزانی حودود تیپێکی بەسەنگ بووە لە دوا وەرزەکان ئەنجامی باشێ بووە. ڕکابەری یانەکان بووە لەسەر نازناوەکە و لە خانەی عەوتەم بووە. حودود ڕۆژانە لەسەر یاریگەی کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین لە 3 کاتی جیاواز بەیانیان و نیوەڕۆیان و ئێواران مەشقەکانی ئەنجام دەدات. وا بڕیارە 4 یاری دۆستانە بەرامبەر یانەی هەولێر و یانەکانی دیکەی خولی نایابی عێراق کە لە هەولێرن بۆ کەمپی مەشق ئەنجام بدات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.